ئەمڕۆ چ ڕۆژتەیە پەڕێ بەسەر دوا ماڵاوایی هەواڵی سەرکردەمان کاک عادل مراد کە جارێکی تر لێرە هەمومانی کۆ کردەوە بۆ ئەوەی چڵە گوڵی وەفاداری لەسەر گوڵکۆیەکەی دابنین و چۆن بەڵێنمان بە سەرۆک مام جەلالدا لەسەر ڕێبازەکەی بەردەوام بین بە هەمان شێوە هەموو لایەکمان لە هاوڕێ و هاوسەنگەرانی لە کادیر و ئۆرگانەکان لە هەواڵانی مەڵبەند و جەماوەری سلێمانی هاتووین بۆ ئەوەی جارێکی تر بەڵێنی وەفا بە هەواڵانی دەستەی دامەزرێنەر بە کاک عادل مراد و هەواڵ عەبدوڕەزاق فەیلی و هەموو ئەو هەواڵانە بدەین کە ئێمە بەردەوامە بین لەسەر ڕێبازەکەیان و بەڵێنی وەفاداریان بۆ دووپاتەکەینەوە کە چۆن ئەوان لە کاتێکدا لە تەمەنی لاوەی هەموو تەمەنی خۆیان تەرخان کرد بۆ قوربانیدان خەبات تێکۆشان پێشمەرگایەتی هەوڵە دیبلۆماسیەکان پەیوەندیەکانیان بە هەمان شێوە ئێمەش لەسەر ڕێچکە و ڕێباز و نەهجەکەیان بەردەوام بین تا ئەتوانین زیاتر گەلەکەمان بگەینین بە کەناری ئارام و دەست بگرین بەو سەرکەوتانەی بەدەست هاتوون و زیاتر هەوڵ بدەین بۆ تێکۆشانی گەورەتر سەرکەوتنی گەورەتر